ئەچینە هەولێری خۆشەویست دیارە گرنگیزان بە بابەتی نووسین بابەتێکی گرنگە و ئەرشیڤکردنی کتێبیش بابەتێکی گرنگترە کە زۆر جار بە بڵێن هێشتنەوەی ئەو کتێبانەیە خۆت ئەو سەرچاوە گرنگانە خۆی گرنگ و تایبەتمەندی خۆی هەیە بۆی کە بتواننەوەی ئایندەش سوود لە ئەم ناونیشانە گرنگانی نێو ئەدەبیاتی کوردی و هەروەها وەرگێڕا و بابەتە وەرگێڕاوەکانیش کە لە جیهانەوە هەن و ئێمە لە ڕێی وەرگێڕانەوە پێیان ئاشنای بتوانن لە دووتوێی کتێبخانەیەک یاخود شوێنێکی گشتیە ئەم بە بڵێن بابەتانە یاخود ئەم ناونیشانە بە شێوەیەکی گشتیمە بتوانین لە ئایندە سوودیانەوە بکەین. ئێستاە زۆر بەڕێز نووسەر و ڕووناکبیر ممتاز حەیدەری توانیوێتی کە بەشێک لەم ناونیشان و کتێبە هەرە گرنگانە بکاتە کتێبخانەیەکی جوان و پێشکەش بە خوێنەرانی بکات. لە هەولێر ممتاز حەیدەری کتێبخانەیەکی تایبەتی کردەوە لە کتێبخانەکە زیاتر لە 20,000 ناونیشان هەیە کە زیاتر لە 70,000 کتێب لە خۆ دەکرێت و خۆی دەڵێت لە ئێستاوە هەموو ئەوانەی دەیانەوێت نامەی ماستەر و دکتۆرا بنووسن دەتوانن سوود لە ناونیشانەکان وەربگرن. ممتاز حەیدەری تەمەنی 86 ساڵە و زیاتر لە 6 ساڵە دەنووسێت و خاوەنی زیاتر لە 20 کتێبە و کتێبخانەکەشی لە ماڵەکەی خۆی بەڕووی خوێنەراندا کردەوە. مامۆستا ممتاز حەیدەری لە ناوەڕاستی هێشتاەکان دەناسم لە 83 و 4 بەو سەرەوە هەر کاتێک کە لە دیانەوە داهاتمە هەولێر و لەوێشەوە دەچوومە بەغدا کە خوێن کار بووم لام دەدا لای ئەو هەندێک کتێبم دەکڕین یان هەریس نەبات سەودای کتێب و شتیوا بوو. دواتر لەگەڵ هەڵکشانی تەمەن و لە دوای ڕاپەڕین کە زانیاری زیاترم لەسەر بنەماڵەی مامۆستا و ئاشنایەتی زیاترم لەگەڵ پەیدا کرد زیاتر بۆم ڕوون بۆ ئەو کات بەو کتێبخانەی ئێستام نەدەزانی دواتر پێم زانی و سوودێکی زۆریشم لەو کتێبخانە نەک هەر من برادرانی دیکەش.